تەلەڤیزیۆنەکەی ئێوە کە من ڕقم لێتان بۆ زۆر ئەوەی کە لە پشتمەوە دەردەکەوێت ئەو گەڕەکەیە کە ماوەیەکی زۆر گەڕەکێکی ئاسی بوو لە دەست هێزی پێشمەرگەی کوردستان. زۆر کەسەیە ئیساکە بۆتە خاوەنی حیزبەکەی من و خاوەنی بودجێ حیزبەکەی من کە ئەستەن ڕۆژە لە ڕۆژان ئارەقی نەکردو بۆم حیزبە ناچم بۆ کۆبنەی مەکتەبی سیاسی تەنیا ڕاستم بگرێ بداتە تەلەڤیزیۆن. چەند ملیار دینارێک لە ناو بانقی جەلەولایە دیار نەما. ساکەم من ئەگەر هاچی بڵێم تۆ ئەتەوێت تایکی دەگەی من نزیکم لاوە کاک کۆسەتیش ناڕازی نەبوو کاک بەرهەمی ناڕازی نەبوو من ناڕازی بووم لە ناخی خۆمە.